گۆڕانکاریەکی کتوپڕ لە هاوکێشە سەربازەکانی نێوان ئەمریکا و ئێران هاتە ئاراوە کاتێک دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاری هەڵپەساردنی ئەو هێرشە توندەی ڕاگەیاند کە بڕیار بوو بە هاوبەشی لەگەڵ قەوارەی ئیسرائیل ئەنجامی بدەن. ئەم بڕیارە دوای زنجیرەیەک هەڕەشەی توند هات کە ئاستەکەی بە هاوتای جەنگی جیهانی دووەم وەسف دەکرا. بەڵام لە ژێر گوشار و داواکاری وڵاتانی ناوچەکە و بە ئامانجی ڕەخساندنی دەرفەت بۆ ڕێکەوتنێکی خێرا هێرشەکە ڕاگیرا. لە پشتەم گۆڕانکاریانەوە جوڵەیەکی دیبلۆماسی چڕ و پڕ لەلایەن نێوەندگیرە هەرێمیەکانەوە بەدی دەکرێت کە وڵاتانی وەک قەتەر، پاکستان و تورکیا سەرکردایەتی دەکەن. هاوکات شازادەی جێنشینی سعودیە لە پەیوەندێکی تەلەفۆنی ڕاستەوخۆدا لەگەڵ سەرۆکی ئەمریکا ترس و نیگەرانی قوڵی خۆی لە لێکەوتە وێرانکەرەکانی هەر هێرشێکی سەربازی توند و بەرفراوان بۆ سەر ئێران دەربڕیوە و داوای هێورکردنەوەی دۆخەکەی کردووە. ئەمەش بە پلەی یەکەم ئاماژەیە بۆ ترسی کاردانەوەی ئێران و هێرشکردنە سەر ژێرخانی وزەی سعودیە. ئەم هەوڵە نێودەوڵەتیانە نیشاندەری ئەوەن کە جیهان لە ترسی داڕمانی ئاسایشی وزە و ئابووری هەموو تواناکانی خسوەتە گەڕ بۆ ئەوەی ڕێڕەوە دیبلۆماسیەکان لە نێو نەچن. لە بەرامبەردا ئێران هەڵوێستێکی توندی سەبارەت بە ڕێڕەوە ئاوی استراتیژیەکان نیشانداوە و بەڕەسمی دەنگۆکانی سەبارەت بەکردنەوەی گەروی هورمز ڕەت کردەوە. لەو میانەیەدا هێزی دەریای سوپای پاسداران ڕایگەیان تا ئەو کاتەی هەڵسو کەوتە خراپەکانی ئەمریکا بەردەوام بن ئەو دەواازە گرنگە بە داخراوی دەمێنێتەوە و هاتوچۆی کەشتیەکانیش تەنها بە مۆڵەت ئەنجام دەدرێن. ئەمەش وەک کارتێکی گوشاری گەورە لە دژیابووری جیهان بەکاردێنرێت چونکە کۆنتڕۆڵکردنی ئەم گەروە وای کردووە پلانە سەربازیەکانی ئەمریکا و قەوارەی ئیسرائیل بۆ ناچارکردنی ئێران بەڕادەستبوون تووشی بنبەست ببێت و هاوسەنگی هێز لە بەرژەوەندی تاراندا بگۆڕێت. ئەم بنبەستەی دۆخەکەی تێکەوتووە دوای 5 مانگ لە جەنگێکی پڕوکێنەر دێت کە لە کۆتایی مانگی شوباتەوە دەستی پێکردووە. سەرەڕای ئەوەی لایەنی ئەمریکی و ئیسرائیلی پێشبینیان دەکرد لە کەمتر لە 6 هەفتەی جەنگدا تاران تووشی داڕمان بکەن. بەڵام ئێستا واقعەکە شتێکی دیکەیە. جەنگەکە گۆڕدرا بۆ قەیرانێکی درێژخایانی سیاسی و سەربازی کە تێیدا هەردوو لا زیانی گەورەیان بەرکەوتووە و جیهانیش تووشی قەیرانێکی گەورەی ئابووری و وزە بووەتەوە. سەرۆکی ئەمریکا لە ناوخۆی وڵاتەکەیدا لە ژێر فشارێکی زۆردایە. بەتایبەت کە تا دێت هەڵبژاردنە نێوخۆیەکانی کۆنگرێز نزیک دەبێتەوە و بژاردە سەربازیەکانیش نەیانتوانیوە ئامانجی کۆتایی کە ڕادەستبوونی ئێرانە بەدەست بهێنن. ئێستا ناوچەکە لە بەردەم هاوکێشەی وەڵامی هاوشێوەدایە. لەلایەک ئەمریکا هەڕەشەی لێدانی کەمەرشکێن دەکات و لەلایەکی دیکەشەوە ئێران ئامادەی خۆی بۆ وەڵامدانەوەی هەر دەست درێژیەک بە لێدان لە هاوپەیمانەکانی نیشان دەدات و لەو ڕۆژەوە دوایین هۆشداری بە وڵاتانی دراوسێت داوە.